مەسرور بارزانی ڕایدەگەێنێت هەرێمی کوردستان بە یەکریزی ئەم دۆخە تێپەڕ دەکات. ئەمڕۆ مەسرور بارزانی راوێژکاری ئەنجوومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لەگەڵ تیم ستێیپۆلتن جێگری و بالیۆزی ئۆسترالیە لە عێراق کۆبوه هەردوو لە کۆبنەوەکەیاندا پەیوەندییه هەرێم و ئۆسترالیایان تاوتوێ کرد. لەبارەی گرژیەکانی نێوان هەولێر و بەغدا شاندی ئۆسترالی پاڵپشتی خۆیان بۆ هەرچی زووتر دەستپێکردنی گفتوگۆی نێوان هەردوو لا دەربڕێ. لە پەیوەندی ئەم ڕەوشەوە بە راوێژکاری ئەنجوومەنی ئاسایشی هەرێمی کوردستان دووپاتی کردەوە کە حکوومەتی هەرێم ئامادەکاری تەواوی دەربڕیوە بۆ دانوستانی فراوان لەبارەی سەرجەم کێشەکان بە مەرجێ گشت مافە دەستوریەکانی هەرێم ڕەچاو بکرێن. هەروەها راوێژکاری ئەنجوومەنی ئاسایشی هەرێم دووپاتی کردەوە کە هەرێمی کوردستان هەمیشە خوازێری ئەوە بە ڕێگەی ئاشتیانە کێشەکان چارەسەر بکات و ئەنجامدانی ڕێفراندۆمیش یەکێ لەو ڕێکارە دیموکراتیک و ئاشتیانە بۆ ڕێخستنەوەی پەیوەندییەکانی نێوان هەولێر و بەغدا. راوێژکاری ئەنجوومەنی ئاسایی جەختی لەوە کردەوە هەرێمی کوردستان بە تەبای یەکریزی ئەم دۆخەش تێپەڕ دەکات و ئاشتی و خۆشگوزەرانی زیاتر بۆ هاونیشتیمانیانی دابین دەکات.